زمانتان ئاڵاڵەتان ئەو ئاڵا پیرۆزەتان داگیر نەکراوە بە قەدری ئەو خاکە بزانن بێهەڵوێست مەبن ئێستا کاتێکی ئەو دەرفەتەی بەخساوە ئەگەر ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواتران دەبن ڕەنگە 50 ساڵتری لەژێر سەرکوت بیرێمە من گەنجێکی ڕۆژهەڵاتیم کە 2 ساڵ و نیمە لە وڵاتم خاکی ڕۆژهەڵاتم نەبینیوە هەموو ژیانیشم فیدای وڵات بێ بەڵام ئێوەش بە هەڵوێست بن ئاوە خوب پیشەندان نەبوو کرا لە شارێکی دیمژێنیدا نە تەنزەڵ بەفر و بارانە نە هیچێکی کە ئەویش با هێشتا دەبوای هاتمان عەیبە بەڕاستی عەیبە داوای پاڵپشتێکی زۆرتر دەکەین با بڵێن ڕۆژهەڵات تەنیا نییە هەولێر پشتیوانیە 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 ئیران بە تەنیا نییە هەولێر پشتیوانیە ئەشرەفیە تەنیا نییە هەولێر پشتیوانیە